بینەرانی عزیزی کورسا دەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ وێنەگرافی دێنەوە دیداری عزیز و خۆشەویست هونەرمەند و پەیکەرسازی خۆشەویست کاک زاهیر سەدیق ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. زاهیر سەدیق یەکێک لە ناوە دیارەکانی دنیای هونەر و پەیکەرسازی لە هەرێمی کوردستان و توانیوتی ساڵانێکی زۆر لە مێژوو ژیانی خۆی خزمەتی گەورە لەم بوارەدا پێشکەش بە کوردستان و بە نیشتیمانەکەی خۆی بکات. ساڵانێکی زۆر لە دەرەوە لە شاخ و دواتریش دوای ڕاپەڕین و هاتنەوەی بۆ شار توانیوتی چەندین کاری گەورە لە بواری پەیکەرسازی لە هەرێمی کوردستان بکات و لە چەندین بواردا توانیوتی خزمەتی گەورە بکات. چەندین کاری گەورەی پێشکەش کردەوە لە شارەکانی کوردستان دانراون. ئێمە ئەم هەفتەیە هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ نێو یادەوەری و بیرەوەریەکانی کاک زاهیر سەدیق و باس لەو مێژوو پرشانیازی ئەو بکەین کە توانیوتی خزمەتی گەورەی تێدا پێشکەش بە کوردستان بکات. کاک زاهیرم کاتت باش. هەموو کاتان باش بەخێر بن سەرچاو. بۆ جەنابەت کە ئەمڕۆ میوانداریت کردین لە سپاس بۆ ئێوەش بەرەکتان چێژە. سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بن سەرچاو. زۆر سپاس بۆ جەنابەت. من پێم خۆشە لە سەرتایان بەرنامەیە بچینەوە بۆ گەڕەشی سەرشەقام و مەکتەبی خالیدیە. دیارە تۆ لەوێ لەدایک بوویت و مناڵیت لەوێ بەسەر بردووە. یادەوەریەکانت لە سەرشەقام و لە گەڕەشی خالیدیە و حەزەکانی مناڵیت لەو سەردەمە. دیارە کە باز لە مناڵیەکەی هەوڵ لە ڕابردووی 50 ساڵەی تەمەنەیتەوە قسەیەکەیە لە ڕابردوو خەموژانە بەڵام هەمیشە جوانە. ئێمە لەو سەردەمایە کە لە گەڕەکی سەرشەقام بووین یادگارەکان زۆرن، یعنی باسکردنیان زۆریشی ئەوێ، بەڵام ئەتوانم بڵێم ئەو گەڕەکە وەرچەرخانی گەوری لە ژیانی منە دروست کرد. دواتر کە چووینە قوتابخانەی خالیدیە لەوێ ئەو مامۆستایانە بە شێوەی شوا پەروەردەیانکردین، هەم پەروەردەی نەتەوەیی هەم پەروەردەی هونەری کە لەسەر دەستی بەڕەحمەت بە مامۆستا عوسمانی شێخلەتفی دانساز کە ئەو کات مامۆستای وێنەمان بوو. عەشقێکی گەورەی هونەری لای من دروست کرد. هەر ئەوە ژوای کرد کە من دوجار چوومە پەیمانگا و دوجار بووم بەو زاهیر سەدیقەی کە کۆمەڵێک کار و بەرهەمی هونەری پێشکەشکەم. دەستەکانی خۆش بکات زاهیر. من لەم وێنانێکی لە بەردەستمانایە بەداخۆ تەنها یەک وێنەی مناڵی تۆمان لە بەردەستە هەیە. پێم خۆشە چیرۆش ئەم وێنەیەم بۆ باس بکەیت. ئەمە لە جادەی کاوەسەر و بڵین گەڕەکی سەرشەقام لەگەڵ هاوڕێکی زۆر خۆشەویستم کاک عادل عومەر عادل ڕەباتی. جا ئەو کاتە خۆشەویستی و هاوڕێیەتیمان وەکو برای لاتە بوو، پانتۆڵ و کراس و هەموو شتێکمان بۆ جەژنێک لێ کرد. ئەمە هی ئەو سەردەمەیە کە تەسەوڕێکی ئەو ساڵی چەند بێت؟ ئەمە ساڵی 77 و 78 پێشەوەی کە ئەو خانووی کە هەمان و لە گەڕەکی سەرشەقام بەرجادەی 30 مەترێکە بکەوێ پێشەوە بوو، ساڵی 2 ساڵ پێشەوە و لە ساڵی 79 بوو پێم وایە کە بەرجادەکە و خانووەکە یەتر 1-2 ساڵ بەردەوە بوو. بەڵێ تۆ لەوێ چوویتە قوتابخانەی جمهوری، پێمەوەی لە ناوەندی چوویتە جمهوری؟ بەڵێ لە جمهوری بووین و لەوێش 3 ساڵ بۆ 4 ساڵی تەمەنم ئەوە بوو لە جمهوری بووم. دوای ئەوە چوینە پەیمانگای ساڵی 81 بۆ 82 چۆن پەیمانگای هونەرە جوانەکان. یارەدا لەو ساڵانە بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان بۆنێ ئەوەی کە دیارە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی لە ساڵ 1980 دامەزراوە. بەڵێ ینی جەنابەت خولی دووهەمی ئەو شتێکی تاقی کراوە نەبوو. چۆن لەو سەردەما هەم ماڵەوەتان ڕێگەیدا بچتە ئەم بوارە کە زۆر کەس ڕێگەی نەداوە حەزی خۆش و حەزی خۆم هەر ناڵێم لە قۆناغی سەرەتاییە کە دروست بوو و هەندێک معلوماتی شم هەبوو کاتی خۆی لە ڕێی تەلەڤیزۆنی کەرکک و بەغاوە هەندێک جار هەندێک ریپۆرتاج پێشکەشەکرا لەسەر پەیمانگاوە کادمیێوانە، ینی خەیاڵی ئەوەم هەبوو هەرە و کاتە ئەگەر بێت و قۆناغی سی ناوەندی تاوا کەم چمە بەغا. بەڵام خۆشبەختانە کە من تاوام کرد پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی کراوە، ینی خەونێ بوو بە هەر وەسیلێ وە بەهاتایەتەدی و ماڵی شۆ زۆر تەژیعیانە کردمە ڕاستی پیان خۆش بچمە وانە. چیرۆکی چوونە پەیمانگا چی بوونەوە مامۆستایانی ئیختیباریان کردی؟ ئەو کاتە بەڕێز مامۆستا عەلی جۆڵا کە لەوێ بوو، مامۆستا حیکمەت دیوان کە لەوێ بوون، ئێمە چوینە پەیمانگا وەجبەی دووەم بووین. بەڵام ئەتوانم بڵێم وەجبەکانی سەرەتایی پەیمانگای هونەرە جوانەکان لە وەجبە هەرە باشەکان بوون، ساڵانی یەکەم و دووەم و سێم و دواتریش، و عەشقێکی زۆر گەورە هەبوو و ئەوەی کە زۆر کاریگەری هەبوو لە سەرمان ئەو مامۆستا خۆشەویستانە بوون. بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو عەشقە گەورەی ئەوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ هونەرا گواسترا بۆ ئێمە و مامۆستایانی کە
کاریگەری گەورەشیان هەبوو لەسەر خودی خۆم مامۆسا کۆسرە جەمال کە یادی بە خێرێسا لە سویدا پەیکەری کاوەی ئاسنگەری دروست کرد 45 ڕۆژێ بە پێوە بوو دوایی بە عەسڕوخانی خۆپیشاندانێکی گەورەش دروست بوو. ئیتر مامۆسا حکمەتەندی، مامۆسا دارە، مامۆسا سوعاستار، کۆی مامۆساکان بە گشتی کاریگەری گەوریان نەبووە لە بەشی وێنە کێشانی دەتوانم بڵێم هەموو مامۆسایانە وەک مامۆسا عەلی جۆڵە و مامۆسا عەلی کەریم و هەموو مامۆسا خۆشەویستانە ئەگەر نەتوانم ڕیزبەندی ناوەکانی کەم بەڵام بە گشتی کاریگەری گەورە و جوانیان هەبوو لەسەر. بۆچی لە پەیمانگا بەشی نەحتە هەڵبژارد؟ پێشبینیێکی کارە دەبوو لەو بووە؟ وەڵاهی یەکێک لە هۆکارە زۆر سەرەکیەکان نەتوانم بڵێم لە قۆناغی دوا بووم هاوکاری مامۆستا کۆسرەتمانە کرد، کۆسرە جەمال پەیکەری کاوای سنگەری دروست کرد، پەیکەرێکی گەورەی کرد. ئێمە کە بەردەستکاری بوون وەکو خوێندکار، ئیتر ئەوە وای کرد کە حەزم چوە سەرەوەی کە بچمە بەشی پەیکەر و هەر ساڵێ دوای ئەوەی کە چویشینە ئەو بەشە لەگەڵ دووسێ هاوڕێکەممە پەیکەرێکی گەورەمان کرد. ئێستاش لە گۆڕەپانی پەیمانگای و نەرەجوانەکان ماوە ناومان ناپەیکەری ئیبراهیم پاشای بابان فیگەرێکە دەستی ڕاشە یەکەم ئیشی گروپی، بەڵام چۆنەڵێ من بیرۆکەی کارەکەم دابوو لەگەڵ کاکاوان و کاگاراس و کاگاکۆی ڕەحمەتی ئەم سێ چوارە بەیەک و کارمان کرد. حتا مامۆستا کۆسرەت تۆزێ نیگەران بوو لە عوتڵەکەیە کە مامەتی وەجارێ سەرەتاتانە چۆن دەستان کرد بە میشەیتان دەستمان پێ کردووە ئەبێ بێ هاوکاریشمانکەی. ڕۆحێکی زۆر جوانی هەبوو. ئێتر هەندێک ئیشمان کە لێ ئاسیە بوو تەلەفۆنمان بۆ کرد بانگمانە کرد بۆ ملاحەزە جناوت خاوەنی دەیان پەیکەری گەورەی کە لەسەر شەقامەکانی کوردستان لەناو پارک و باخچەکانی کوردستان لە شوێنە گرنگەکان دانراون. پێم خۆشە بزانم یەکەم پەیکەر کە بە شخصیی خۆت بوو چ پەیکەرێ بوو لەکوێ دانرا؟ لە زۆر چاوپێکەوتنی کە باسم کردووە من کە بە ناچاری پەیمانگامان بەجێش پێشتاوکردن ساڵی ئەخیر چوومە گوندی چۆخماخی دۆڵی جافاەتی. یەکەم پەیکەرکەکردم پەیکەری سەرەتا پەیکەری پێشمەرگەیە بوو وەک سمبولێک وەک ڕەمزێ بۆ پێشمەرگە دوو فیگەر و پێشمەرگەیەک و مناڵێکە باوەشی کرد بە قاسەکانی. دواتر باسی چیرۆشی ئەو بەڵێ پەیکەرە ئەەکەین. پێ خۆشە سەری کۆمەڵێک لە وێنانە بکەین کە هی ئەو ڕۆژگارەی تەمەنی تۆیە. کاکێزای ئەم وێنەیە کوێ؟ ئەمە ناو پەیمانگای و نەرەجوانەکانی سلێمانیە پەیکەرێکم کردبوو ماکسیم گۆرچی ساڵی سێمەم بوو. ئەو هاوڕێیانی کە لەگەڵمان دکتۆر ڕێبارسی وەیلیە کاک بەختیار ژینۆ خۆمم کاوانە لەگەڵ کاگاکان پەیکەرەکەی و خاتوو مەهاباد کە خێزانی کاک عەدنان کەریمی هونەرمەندە. ئەم چوار پێنجە بەیەکۆین لەم وێنە. بەڵێ دەستەکانە خۆش بێ خۆش بینیان. ئەم وێنەیە شوێ بەچی کوردی؟ ئەمە کاتی پێشمەرگایەتەکەیە کە باسی ئەومان کرد کە پەیمانگان بەجێژی تر لەوێ ڕوومان کردە ژیانی شاخ و پێشمەرگایەتی. بەڵام من وەک سەرەتا پێشوی بچمە ئیعلامی مەرکەزی چاپخانەی شەید برایم عەزۆ بۆ خۆم لە ژوورێکە ئەژیام هەم نانم تیا دروستەکە هەم پەیکەرم تیا کرد هەم خۆم تیاشە هەم میوانداری خەڵکیشمە کرد لەو ژوورەیە. ئەوەی ئەو سەردەمەیە. دەستەکانە خۆش بێ. ئەمە ژوێنەیەکی تری ئەمە سەرەتای دوای ڕاپەڕینە کە لە بینای مەڵبەندی ئێستا مەڵبەندی ڕێکخستنی سلێمانی بۆ یەکەم جار چووینە ئەوێ لەگەڵ ئەو هاوڕێیانە باز لە یەکەم پرۆژەکەین پەیکەری هەنگاو کە دوجار بردمانە ڕەوانە زوو لەوێ داماننا لە سلێمانی و بردمانەوێ ساڵی 90ەکە. دەستەکان خۆش بێ. ئەمە شەروێنێکی تری پێ بێ دوای ئەمە لە چاپخانەی شەید برایم عەزۆ لە بەرگەڵ و ئەو کاتەکە لێ پێشمەرگە بووم بۆ یەکەم جار من کراسێکی ملەوەنم بۆ هاتە بوو زۆر جوان بوولام جا ئەو سا هەر جلی خاشی و ئەوە بوو بەڵام لەبەرم کرد زۆر جێی سەرنجی برادەرانەوەش بوو. ئەمە یادگاریی خۆشیە بوو ئەو کراسەکە تازە بۆم هات بۆ ڕسمەشم پێوە گرت. دەستەکانە خۆش بێ. ئەم وێنەیە کوێ ئەم خەڵکە؟ ئەمە حەوشی گەلەری زامایە ساڵی 95 کە زاموامان دامەزران بە هاوکاری خاتووەرە برایم ئەحمەد. بەڵام زاموا لە حەوشەکە هەفتانە ئێمە سیمینار و کۆڕ و کۆبوونەوەکرا هەر جارەی بۆ نووسەرەیە بۆ بیرمەندەیە بۆ کەسێک کە بەحسێ شتێکی هەبووە لێ کۆڕ و کۆبوونەوەمان سازە کرد و زۆر جاریش بابەتی فەنیوانە لە ڕێکۆڕ و سیمینارەکان لە حەوشی زاموایە بازەکرا. دەستەکان خۆش بە کاک زێر. دیارە جەنابەت باست لەوەت کە لە قۆناغی کۆتایی پەیمانگای هونەرجوانەکان بڕیاری کە بچتە دەرەوە بۆ شاخ. ئەو بڕیارە چۆن دروست بوو؟ چۆن خوێندنت بەجێهێشت؟ کە مفاوەزاتی بینی یەکێتی و حکوومەتی ئەو سا عێراقی بڵێن حیزب بەعەث هەڵوەشایەوە ساڵی 84
بەڕاستی حکوومەتی عێراقی و حیزبی بەعزە و کاتە زۆر داغ لە دڵ بۆ بەرامبەری پەیمانگای هونەرە جوانەکان لەبەرەوەی خوێندکارەکانی لە زۆر چالاشی سیاسی و ئانا بەشداریان کردبوو ڕاستە و خۆ هاتن پەلاماردانی پەیمانگا دەستی پێکرد هەوڵی گرتن و ڕاودونانی کۆمەڵی خوێندکاریاننا هەندێکمان لێ گیرە منێشەبوو لەو تەلەبانی کەو کاتە خۆشببختانە بەردەست نەکەوتم ڕوون کردە شاخ بەڵام لەوێ عشقی هونەرەکە و عشقی شەکە هەر لە ناخمە بوو بەڕاستی زۆر ناخۆشیش بوو بۆ من چکە دابڕانێکی زۆر کتوپڕ بوو هەر بۆیە لێ بڕیارمە بەردەوام بم چکە ئەتڕۆحەکەم دامەزران بوو لەو کاتەیە کە ئەو وەزع ناخۆشاتە پێشێ بەڵامی تر دوایەکو باسم کرد هەر لەو ژوورەی کە ئەژیام بیرم لەوە کردو پەیکەرێکی گەورە بکەم ئەو پەیکەرەش وەرچەرخانێکی کە بوو لە ژیانی هونەری منە پەیکەری پێشمەرگەکە بەڕاستی لەبەرەوەی لە شاخ و لەو سەردەمەیە کە بڵین هیچ پەیکەرێک نەبوو پێش ئەوەشە لە شۆرش و لە ناو جوڵانەوە ڕزگاری خوازی گەلەکەمانە لە ناوچە ئازادکراوەکانە پەیکەر بوونی نەبوو بەڵام ئەوکو خەونێ لای من هاتە دی کە ئەو پەیکەرم کرد بەڕاستی حەزم کرد ڕەمزێکی جوان بۆ پێشمەرگە بکەم. کاک زار لەو سەردەما ئەو پێداویستی و کەرەستانی کە پێویستم بۆ ئەو پەیکەر چۆن پێات کرد چۆن نەگەشتە دەستت بۆ؟ وەڵا پرسیارەکە جوانە خۆی ئەو کاتە گەمارۆیەکی زۆر گەورە لەسەر ناوچە ئازادکراوەکانە بوو هەندێکی بەڕێ قاچاق بەدەستگەیشت هەندێکیشی کاڵم بەڕێ قاچاق بە ڕەحمەت بێ دایکم ئەو کاتە توانی ئەو هینەم بۆ بنێرێ و هەندێکیشی ئەو ساڵ لە شاخی خزلەر شوێنێکە بوو لمێکی هەبوو لمی شاخ لەوێ دەسم کەوت و بەڕەحمەت بێ کاکبەکری حاجی سەفەر تەکلیفی کرد لە برادەرانی کۆمەڵی ئێران چیمەنتۆشتیان هەبوو چەند چیسە چیمەنتۆشم لەوان پیا کرد بە گشتی ئەو کەرەسانە لەو چواردەوری خۆم بەو شوێ کۆبەوە و گڵی ئیشەکەسم لە گوندی گاپیڵۆن هێنا و پەیکەری ئێسکی پینەکەسم پەیژەیەکەم هەڵوەشان بە تەختەوانە هەم بوو پەیکەری ئێسکی نەکەم بڵین پەیکەرەکەم بەو تەختانە دروست کرد و ئیتر لەبەرەوەی عشقێکی زۆر گەورەمە بوو کەرەسەی چواردەورم چی هەبوو لەو کاتەیە بۆ یەکەم جاریز بوو چکە هیچ تەجروبەیەکی فەنیشم نەبوو بەڵام بەنیسبەت خۆمەوە سەرکەوتنێکی زۆر گەورە و دڵخۆشکار بوو بە تایبەت کە تەواو بوو بەڕەحمەت بێ مام جەلال فترێک وای لێ هاتبوو لە بارەگاکەی خۆی لە یاخسەمر وەفدێک بەهاتە بە قاچاقەڕیا لە سنوورەکانەوە زۆر جار ئەوەی بەگرنگە زانایی با لە پێشا زیارەتی پەیکەرەکە بکە پەیکەرەکە ببینێ اینجا دوای بێن من ببینن زۆر ڕۆژنامە نووسشە داهاتن لێ بوو بەڕەمزێک اینجا هەدەفەکەی مامی چی بوو بەڕەحمەت بێ ئەویست بیسەلمێنێ ئەو کاتەکە بە پێشمەرگا و ترا و ساد مخەڕیب ئەی پێشمەرگار بە تەنها چەگارنێ پێشمەرگەمان هەیە مەسەلا هونەرمەندە ئەو لە شاخ مەسەلاوی بیسەلمێنێ تیپی مۆسیقا هەیە تیپی شانۆ هەیە هونەرمەندی شێوەکار هەیە نووسەران هەیە ئەمە ئەو ئایکۆنە جوانانەی شۆڕش بوون کە مام جەلال بەڕەحمەت بێ زۆر گرنگی پێدا دروستمێکی زۆر جوانیشی هەبوو یارمەتی و ئازادی بێسنوور بۆ نووسەران و هونەرمەندان و بە فعلی ئەمە تەطبیق بوو لە شاخە کە داخی گرانم ئێستا حەزەکەم ئەو لێ بڵێم زۆر کەس مێژووی شاخ بە مێژوێکی بەتەنا مێژوێکی خوێناوی ناشرین بە مێژوویەک ناوەبا هەندێک لە برادەرەکانی خۆشمان کە بیرەوەریە نووسنەوە زۆر جار نایەنە سەر ئەو لایەنە جوان و جامێنم بڵێ بەداخەوە ئەوە ئیشێکە لەو شتە زۆر خراپانە دەستەکان خۆش بەجارە ڕوو باسی ئەوت کرد ئێمە ئەرشیفێکمان لایە کە ئەرشیفی بەڕێز کاک عەباسی لە کاتی دروستکردنی ئەو پەیکەرەیە کە جەناب سەرخاڵی دروستکردنی پەیکەرەکەی جەنابەت قسەی تیاکەوە کۆمەڵێک لەو کەسایەتیانەی لەوێ کە ئەو هونەرمەندانێکی لێ بوون لەو سەردەما هونەر لە لای من دەربڕینی ئەو ئازارە گەورانەیە کەوا ڕۆژانە بەسەر خۆم و کۆمەڵانی خەڵکە ئەبینم گوزەر دەکات پاشان تەنگ و چەڵەمە لە کاتێکە کە ڕۆژانە هەمیشە ئەیبینین هونەرمەندی ڕاستەقینە ئەتوانێت بیکاتە هەوێن بۆ هەموو ئەو بەرهەمانی خۆی پێشکەشی کۆمەڵانی خەڵکی بکات بە تایبەت من لە کاتێکە کە ڕوبەڕووی گرتن و ڕاونان بووم لەلایەن ڕژێمەوە لە زیندانە توانیمە هەتاوەکو ئیسفادە لە ناوەسەمون و ئەو چایە بکەم کە ڕۆژانە ئایان ناینێ توانیمە لەو ناوەسەمونە چەند شکلێکی زۆرا زۆری نەحەد دروستکەن کاک زارمەیەکێکتر لەوێنانی جەنابەت کە لە بەڵێ ئەمار ئەو پەیکەرێکە باس کرد یەکەم پەیکەر بوو و هەرم پەیکەرە زوای کرد لە دوای ڕاپەڕین من بیلەوە بکەم پرۆژەی پەیکەر ساسانی کوردستان باوکاری خالی خۆز و سەر و مام جەلالی و کاتە دا بمەزرێنی و کاری تیا بکەین بەڵێ دەستەکان خۆش بێ
مەشەربێنەیەکی تری ئەم پێکردی ئەمە ئەم پێکردە بەڵێ چەند ساڵ بە پێوە بوو کاک زاهیر؟ والله ئەمە تقریبا نزیکی ساڵێک ئیتر بەر ئەنفال کەوت لە ئەلفارە ڕوخێنرا کە ئەوە بوو بە کاکە هاوڕێ بورهانی برادەرمە پێشمەرگە بوو. ئەمە شەربێنەیەکی تری جەناب ئەمە بەڵێ کاک جەزا خۆشنووسە لەم ڕۆژانەیە خیرە لەو پەیمان لەو پێشانگایی کە کردبمانەوە پێگە لە ئەم نەسوورەکە بینیمەوە ئەوە خەتات بوو ناوەکەی ئەو نووسی دروستمەکەسمان ئەو کاتە پێشمەرگە ئەو شنەبایە کاڵای بوونی ملە دەشەکێنێتەوە پەیکەری سەرەتا پەیکەرسا زانە من ئەو بە ناوەکەی خۆم کردبوو بە زانە ئینگلیزیەکەشی ستاچی ئۆفستار بوو تر زۆر دڵیشم بەو جملە ئینگلیزیە خۆشوسکان دێ ڕۆژنامە نووسکە هاوبیانی بوو یەکسەر بەو جملە ئایسانی کە ئەمە ناوی پەیکەری سەرەتایە بەڵێ. دەستگان خۆش بە کاک زاهیر ئێمە لەگەڵ بیرەوەەکانی جەنابەت بەردەوامە بین دیارە ئێستێمە لە گەلێرەکەی جەنابتین کۆمەڵە وێنەی زۆری هەموو ویشانی کە لە ماوەی ژیانی خۆت کردوتە کۆمەڵک لەو پێکەرانی کە کردوتە لێرەدانراون بەیەکۆ پیاسێک بەناو گەلێریەکەکەین و بەردەوامە بین. پێم خۆشە بەس گەلەرێکە تەواو نەبووە بەڵام هەندێک لەو شتانی کە کردووی کە تیاتی بەڵێ بەشی بینینێک و سیرکردنێکی تیابێت. دەستەکان خۆش فەرموو. کاک زاهیر پێشێ بێنە سەر مەرحەلەی دوای ڕاپەڕین پێم خۆشە باسی ئەو مەرحەلەیە بۆ بکەی کە جەنابەت باسی لەوە کرد چوویتە چاپخانەی شەیدی برای مازۆ لە ڕاگەاندن لە شاخ ئەو ماوەی لەوەی شێت لەگەڵ بوو لەوە زیاتر ئیشی چیتانە کرد؟ بەڕاستی چاپخانەی شێت برای مازۆ توانم بڵێم بەشێکی زۆر لە چاپ و بڵاوکراوەکانی ئەو سەردەمەی شۆڕشی چاپە کرد لە بەرگەڵوو بوو و هەندێک جار هەندێک لە بەرهەمەکانی یەکێتی نووسەرانیشی چاپە کرد و ئەولەوێتی شەکانمان بەڕاستی لەسەر دووی ژووی هەم ڕێبازی نوێ لەگەڵ شەرارە کە ماگانە بوو دەرچێ و لەگەڵ برای بەڕێز و خۆشەویستم کاگرە بوارسەید و کاک سۆران جەلال عەزیز و کاکە بوشەهاب و کاک بەختیار و کاک کاروان و کۆمەڵێک لەو برادەرانە کاک سعدون فەیلی و مامۆستا موحسین و کاک ڕێبین و تر زۆرن هەندێک لەو برادەرانە تقریباً 15-16 پێشمەرگەیە بوون سەرجەم ئەو ئیشانەی کە ئەو کاتەوە بڵاو کراوە لە شۆڕشا بوو ئێمە ئیشی خۆمان لەسەرا کرد. ئێوە زیاتریشی دیزاین و ئیشی ڕۆنی و ئەوەی کە پەیوەندی بە منەوە بوو بەڕاستی ئەو ڕۆنەوە زۆر ناخۆشیش وەکو هەندلیان بەردەوام ئەو وەرەقۆشتەی پێفڕێرات زای دەنەوەی کە ئۆفسێتێکی بچووکی ڕۆبیان پێوت لە دوای ڕاپەڕین هێنابیانە بەرگەڵوو پێما بێ ئەم وێنەیە جنابی هێرۆخان و ئەو ڕۆژەی کە بەڵێ ئەو ڕۆژەی کە 2012 بوو کە بروسکەیەکمان کردەوە کاتە بە لە ڕێی جیازی ڕاکاڵە من بروسکەیەکم بۆ کرد لە قەڵات سوالان و تنداد ئێرۆپێمان خۆشە سوێنی افتتاحی و پەیکەرێ ئەگەر بۆت بکرێبێ و جوابیایە و فعلەن هات هەرە و ڕۆژە هات لە قەڵات سوالانەوە هەمان ڕۆژیش گەڕایە بۆ قەڵات سوالان و بەڕاستی تەنها بۆ ئەو پەیکەرە تەنها بۆ ئەوە بەڵام چونکە ئەو ئەشقێکی لە ڕادە بەدەری هەم هەبوو بۆ ئیشکردن و هەم بۆ تەشیحکردنی ئێمەیەکە لەو تەمەنەیە گەنج و کارمانە کردوانە و سەپۆرتی زۆر باشی ئەو سەردەمەی ئیشەکانی ئێمە کرد کە هەوڵەیە بەردەوام کۆمەڵی کاروبەرهەم و بەویست و ئارەزوی خۆمان ئەوە لە هەمووی مهمتر بوو نەک بەخواست و ویستی ئەوەی کە بڵێن بە یەعاز بە یاخود ئێمە ببینە پاشکۆ بۆ ئەو بەرنامە سیاسی کە خودی حتا خودی یەکێتی نیشتیمانی خۆشی ئێمە هەرە و دروستمەمان پەیڕەوە کرد کە لە شاخ خوالی خۆش و مامجەلال یارمەتی و ئازادی بێسنوور بۆ نووسەران و هونەرمەندان. دەستەکان خۆش بێدێنە سەر مەرحەلەی دوای ڕاپەڕین و باسی ئەو پرۆژەیەمان کرد دیار تۆ کۆمەڵێک پەیکەر و کاری دیار لە کوردستان ئەکەی پێم خۆشە باسی کۆمەڵێک لەو کارانە بکەم بەڵام پێشەوەی بچمە سەر ئەوە پێم خۆشە یادەوەری ئەم وێنەیەم بۆ ئەمە کاوان و کاگرزگار و کاگا کۆمە کاتی پەیکەرەکەی کاوی ئاسنگەرە پێم وایە کە ئەو کاتە لەگەڵ ڕێز مامۆستا کۆسرە جەمالا خەریک بووین ئەمە هەر بە هەمان شێوە ئەو کاتەیە کە لەگەڵ کۆمەڵە لەو هاوڕێیانە کارمانە کرد بۆی و ئەم پەیکەرە بەڕاستی عاشقی ئیشکردن و ئیشی گەورەی لای من دروست کرد و ئەو تەجروبەی مامۆستا کۆسرد کە خۆی لەسەری سەرەوەی ئینەکەی ئەسکەلەکانە
خۆم لە خواری خوارەوەم و ئیتر بەڕیز برادرانی پەیمانگا وەستاینەوە بە سەتڵ چیمەنتۆ تێکرا و یەکێک سەرمانە خست وەکو کرێکاری خەباتەوە نێ پەیکەرەکەمان بەوە پڕەکرد. ئیتر بەڕاستی ئەو عەشقا لەو کاتایە من لەسەر ئەو بنەما و لەسەر ئەو ڕێڕەوە جوانە پەروەردەبووین بۆیە توانیمان جۆرێک لە بەردەوامیمانە بێ بۆ ئیشکردن. دەستەکان خۆش بکات جارێکی تر لەو کارانە کە تۆ لەو ساڵانە کردوتەوە تا ئەم ساڵانی دوایش ڕەمزێکی دیار بوو لە شاری سلێمانی ئەو پەیکەری یەکگرتنە کە لە فولکەی یەکگرتن دانرا بوو. بەڵێ وایە ئەوە بەڵێ ئەمە دووەم ئیشمان بوو لە دوای ئیشەکەی ڕەواندز پەیکەری یەکگرتنمان کە دروست کرد بەڕاستی تر وەکو دروستمەوە ئەم بیرۆکە خۆی لە پۆستەرێکەوە بەڕاستی وەرگیرا لەگەڵ بەرای بەڕێز کاکاوە قادر ئەو کە یەکەم جار پۆستەرەکەی بینی دوو دەستی ڕەشوسپی باسی نیزا و سیرا و ململانەی بڵێن ڕەشوسپیە کرد وەکو ڕەگەزی ئینسانی ڕەشوسپی بەڵامی تر ئێمە فکرەکەمان گۆڕی و خستوانە سەر گۆی زەیەک و زەویەکە و توێکڵی کە فڕێیا و دیوانێکی نوێ دروستە بێ ناویشمان نا فولکەی یەکگرتن هەر پەیکەری یەکگرتن نەک فولکەی یەکگرتن بەس ئێستا خۆی بەداخۆ پەیکەرەکە نەماوە بەڵام ناوەکەی هەرماوە. بەتەشی دوایە دەستەکانی خۆش بێ یارە جنابەت لە دواتر پەیکەرێک بۆ ئەو دوو منداڵە دروستەکەی کە لە شارشکەی سەی سادق ڕەخبوونەوە لەسەر ما پەیکەری چنار و هێمن یەک دیارێکی ترە بە کارە زۆر جوانەکانی تۆ کە تا ئێستش لە دەواازی ئەو شارە ماوە. بەڕاستی خۆیان چیرۆکی ئەمە چیرۆکێکی زۆر ناخەژێن بوو و یەکێک لە هاوڕەکانمان کە مامۆستا ساکاری نابوو لە سەیساق مامۆسای وانە بێژ بوو ڕۆژێکە هاتەوە بڕووداوی جێڕایەوە کتوپڕ ئێمە دانیشتین بیرمان لەوە کردوتمان چۆن بیر لەوە بکەینەوە ئەم دوو مناڵەکە لە ڕێی خوێندنە ڕق بوونەتەوە بیکەینە سمبولێکی جوان بۆ ئەو شارە و خۆشبەختانە لەم دوایە لەم چەند مانگی ڕابردووە لە ڕێی کاکسۆرسۆکە لە وڵاتی بەریتانیاژی ئەو سپۆنسەری کرد بۆ نۆژەنکردنەوە سەر لە نێکارەکەمان نۆژەن کردەوە و فترێکی باش پێوی خەریک بووین تقریبەن خستمەوە سەر دۆخی یەکەم جاری کە چەند جارێ بە هەڵە بۆ یاخرا بوو تعمیر کرابوو چی کرابوو بەڵام ئەمە یەکێکە لەو کارانەی بەڕاستی ئێستاش خۆمان شانازی پێوەکەین کارێکی زۆر پێکرد سازانی کوردستان دەستەکانە خۆش بە ڕنگدانە و ئاوێنەی قۆناغ و سەردەمێکی دیاری کوردستانە. کۆمەڵێک وێنەم لەلایە هی کۆمەڵە قۆناغی جیاوازی ژیانی توێ پێم خۆشە بە خێرایی وزەرێک بنا ئەم وێنانە شا بکەین کاکزای. ئەمە بەردەمی پەیکەرەکەی زەچێلکانە شەی زەچێلکانە و کاتێ و ساڵی کە دروستمان کرد ساڵی 1994 بوو ئەو خوێندکاری کە وازەم لە کۆلیژی پزیشکیش بوو لەو کاتە لە وڵاتی تورکیا هەر بە ڕسمی ئاگری نەورۆز و کۆبوونەوە بۆ نەورۆز مەنا بوو بەڵامی تر ئەو خۆی سووتان خۆی کرد بۆ سمبول لە جوانەی کە زەڕور بوو ئێمەش لە باشوور پەیکەرێکی بۆ بکەین ئێستاش ماوە خۆشبەختانە لەسەر چنارە. بەڵێ دەستەکانە خۆش بێن. ئەمە پەیکەری چی و ئەمە ساڵی 96 بۆ شەید ڕێباز بەداخەوە شەید ڕێباز لە شەڕی ناوخۆیان ئەوی کتێبی قەندیل بەغای هەژان بە درێژایی تەمەنی زۆر دژی شەڕی ناوخۆ و شەڕی کورد کورد بۆ کورد بوو بەڵام بەداخەوە بۆ هۆی شەڕی ناوخۆ شەڕی نەگریسی ناوخۆ کە زەرێری زۆر گەورە منتیا کرد وەکو میلەتی کورد تیا شەید بوو پەیکەرێکمان بۆ کردو بەڵام بەداخەوە ئەم پەیکەرە لابرا وابزانام جارێک کە دروست کراوەتەوە. دەستەکان خۆش بێ پەیکەری دوو دەستەکەی کاتی ئیشکردنەوەی کە ئێستا باسمان کرد لەگەڵ کۆمەڵی لەو هاوڕێیانە و فولکەی یەکگرتن کاگاکام عومەرە و کاکاوانە و ئەوە دانیشتۆکە تاوان کەمالەکە هاوسەری خۆمە ئێستا لەگەڵ خۆم و کاگڕێبوار و کاکفەرێدون کە ئێستا لە هەندەرانە. دەستەکانە خۆش بێ ئەمە هەر پەیکەرانە ئەمە دوو پەیکەرەکەی کە باسمان کرد ڕەواندز مامۆستا زوراری ڕەحمەتی کە لەوێ بۆ ئەو کاتە هەم لە یەکێتی و نەرمەندان کارێک کرد و هەم هاوکار و پشتیوانی ئێمە بۆ ڕۆژانە بەردەوام سەریالێمان و خۆمان و تیمەکەین کە ئیشمان لە پەیکەری هەنگاوە کرد لە ڕەواندز. ئەمە یەکەم ئەو بە شوێنەیە کە بینای مەڵبەندی سلێمانیە کە یەکەم جار مەسەلا دوای ڕاپەڕین ئەو بینایە چۆڵ بوو منەزەمەی خوازم حاتینیان پێوت کە ئێمە چوین بەڕاستی لەو جێ کارمان کرد ئەو ناوەی شوێنیشکن و شتێ خۆمان پاکرد ئێستا بۆ مەڵبەند بەڵام ئەمە لەگەڵ کۆمەڵی لەو هاوڕێ و مامۆسایانە کە کاتی خۆی کۆببووینەوە بۆ دانان و دامەزرانی پرۆژەی پێکەرسازانی کوردستان بوو. دەستەکان خۆش بێکا زاهێت دیارە جنابەتی لەو کەسانی کە هەر لە سەرتاوە
لەگەڵ دامەزانی گەلەری زاموا بوویت بەڵێ خۆشە چیرۆکی دامەزانی گەلەری زاموا و ڕۆڵی تۆ لە دامەزانی ئەو بەڵێ گەلەریە بە کورتی ئەو پرۆژەی پیکەرسازان کە دامەزرا بەڕاستی ئەتوانم بڵم لەو سەرەتا کە خوا لێ خۆش و سەرۆک بام جەلال ئەو توانی هاوکار و سەپۆرتمان بێ و دواتر هێرۆخان اینجا هەر هێرۆخان خۆی بە باشی زانی شوێنێک هەبێکەوە جگە لە پیکەر شوێنی کۆبوونەوەی تابلۆی هەمە ڕەنگ بەستای لە جیاجیەکان دووەمین جۆرێک لە مارکێتینیش دروست بێ بۆ خەڵکانێک کە فێر ببن ئەو کەڵچەری کڕینی تابلۆی هونەرمەندانی خۆمان و هەڵواسینیان لە ماڵ و لە شوێن و دامەزراوە ڕسمەکان بیرۆکەکە وابوو ئیتر شەرەفی کۆکردنەوەی هونەرمەندان و دامەزران و حتا نۆژانکردنەوەی خانوەکەی مامۆستا برای مەحوان برای مەحمەدوان ئەو کاتەی بە منی سپارد منیش بەڕاستی هەوڵێکی زۆر جدی باشم کە ئەرە و کاتە توانیم بە بڕێ پارێکەم بە مەسرفێکی کەم هەم خانوەکە نۆژەنکەینەوە هەم خۆم زۆر هەوڵم دایەکەیەکەی ماڵی ئەو هونەرمەندانە بەسەر بکەمەوە چ لە سلێمانی چ لە هەولێر بۆ ئەوەی بین کۆمەڵە تابلۆ کۆکەینەوە و گەلەرێکی وا و بیرۆکەکەم لەگەڵ باسکردن خۆشببختانە هەموو لەگەڵ ما کۆک بوون و حتا ئەو ستافەی کە هاتن لە هەولێرەوە ئەوانیش کە گەڕانەوە گەلەری ئەربێلان دامەزران لەسەر هەمان بیرۆکەی گەلەری زاموە ئەوەی ئێمە 95 کە دامان مەزران ئەوان ڕێک لە ساڵی 96 گەلەری ئەربێلان دامەزران لە ناو قەڵای هەولێرە بەداخەوە دوای شەڕی ناوخۆ ئەو گەلەریەش نەما بەڵام خۆشببختانە زاموە هەر بەردەوامە دەستەکان خۆش بەمەیەکێکە لە یادەوەریەکانی ئەمە بەڵێ ئەمە یەکەم لەو یەکێکە لەو دەلیلانێ وازام یەکەمێتی یا دووەمێتی ئەو ساڵ لە وڵاتی ئەمە لەوانەیە ئێستا خەڵکانێ باز لەوەکەی بڵێ کە چاپخانە هەر نەبووە فەرزی ئەلوان نەبوو شتی ملەوە نەکراوە بەلایەوە سیر بێ ئێمە جیازێکی سی ساخمان هەبوو ئیتر بۆ ئیسی ساخە ئەم پروشەرەمانە کرد و ناوی بەشداربووەکان و خۆمان و لێرە ئاماژەمان بۆ کردووە یەکەم پێشانگامان حەڤەی نوێی 95 کردەوە دووەممان لە نۆی 2996 ئەمە دەلیلی دووەمە دەستەکان خۆش بڵێ کاکێنی کۆمەڵێک هونەرمەندە لە گەلەری ئەمە هەر لە گەلەری زامە بەڵێ ئەمە وەک سەرەتاکانە بەداخۆ کۆمەڵێک هونەرمەندان ئێستا کۆچیان بەڵێ بەڕەحمەت بێ ئەمە بڵێن مامۆستا محەممەد عارفە تەنیشی کاک مەریوان جەلال بووم کاگە نووسەر و ڕووناکبیر کاگە کەمال غەمبار شکور بازەم لە ژیان ماوە ئەو لەگەڵ بەڕەحمەت بێ مامۆستا ئازاد شەوقی مامۆستا سلێمان شاکر خۆشببختانە کە لە ژیانە ماوە ئیتر هەندێک لەو هونەرمەندانەی هەولێر و خۆمان کە لێرەی لەم وێناین وە کاک فەراتوی باڵیشی تایە لەسەری سەرەوە کاتێک کە لەری ئەربێلامان دامەزران یەکەم بەڕێوەبەری گەلەری ئەربێلا کاک فەراتوی باڵ بۆ ئەوماندانە کاک زایشێک لەو کارە جوانانەوەی کە جەنابەت بۆ هونەرمەند قادر کابانت کردووە بەڵێ ئەمە یەکێکە لەو دیواربەندانەی کە جیشێکی چیداری بڵێ نەحتی بارزمان کرد گەڵا و گەڵامیێومان لەگەڵا تێکەڵ کردی زۆر جوانە دیارم کۆمەڵێک وێنەی مەراسمەکەی تیا کە کۆمەڵێک کەسایەتی زۆر جوانی تایە لەم وێنەیە لە ڕاستۆ سیرکەی مامۆستا فەڕەنسیس داوتە بەڕەحمەت بێ مامۆسای لە میحەنا کاک سالار عەزیز بەڕەحمەت بێ کاک شێرکۆ بێکەس مامۆستا جەمال عەبدول و یەکێ بوو لەو کارانەی هەموو بە تێگەڕان نەک بڵێم باسی خۆم دەنگانەوەیشی جوانیە بوو زۆر جوان بوو کارەکە لایە هیچێک لە وێنانەی کە زۆر جوانە بەلای من کەسایەتی زۆر جوان مامۆستا بەداخەوە مامۆساوی لە میحەنا لەگەڵ کاک شێرکۆ بێکەس و کاک شێرکۆ لە زۆر لەو مناسەباتانە ئێمە حەزۆری هەبوو و هەندێک لە پەخشان و وتار وشتی جوانیشی هەبوو ڕۆژگاری یار بێ هەبوو هەندێک لەوانە ئیشەڵا لای خۆم کە کۆرچی ماوە بڵاویانەکەمەوە دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە کەسایەتی بەداخەوە هیچیان کە لە ڕاست و سێرەکی کاک هونەرمەند کاک جیا دڵپاکە خۆم بەڕەحمەت بێ کاک حەسیب قەرەداخی بەڕەحمەت بێ کاک مستەفا ساڵح کەریمە ئەمە لە زاخۆ بۆ یادگاری چوون پەیکەرێکم کردو بۆ ئەحمەدی خانی بۆ ئیفتتاحی و پەیکەرە هاتەبوون هەزار ڕەحمەتیان لێبێ دوایێنە کە ئەمە لێرە پیشانت بم ئەم وێنەی سەرۆک مام جەلالە لەگەڵ جەنابەت ئەمە پەردەی لەسەر بەڵێ ئەمە پەردەی لادا لەسەر پەیکەری بەڕەحمەت بێ تۆفیق وهەبی بە مام جەلال زۆر ماجیبی هەم نووسین و هەم کاری بڵێن کەسایەتی تۆفیق وهەبی بوو و بە خۆشحاڵیەوە کە ئەو هات پێم وایە لە 16 سێی 9 بوو هات بۆ ئیفتتاحەکەی و زۆر دڵی بۆ ئیشە خۆش بوو و دوجاریش هەر لێ پێیوتم کەوا پەیکەرێ بۆ جەواهیری و بۆ مامۆستا عەبدوڕەحمان زەبیحی و ئەوە بکەم
کە ئەوانەشم کرد بۆ یادی ڕۆژنامەگەری جارێک کار خۆی هاتەوە افتتاحی ئەو پەیکەرانەی کرد لەو کات و سەردەما وەک باسم کرد یەکێ بوو لە مشاجعە زۆر باشەکانی نووسەران و هونەرمەندان دەستەکانە خۆش بێ ڕۆحی سەرۆک مامجللالی شار دەستی جەنابەت خۆش بێ کاک زیار ئێمە بەردەوامە بین لە بیرەوەەکان دەچینە ستۆدیۆکەت لەوێ باسی کۆمەڵێکشی ترەکەین و جەنابەت دەبینین لە کاتی کارکردنە دەستەکانە خۆش بێ خۆشەویستان لە دوای ناوبڕێکی کورت لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لەگەڵ کاک زار سدیق بەردەوامی نەستاچینێتە ناو ستۆدیۆکەی کاک زاهیر و شوێنێک کە ڕۆژانە کاری تیاکە دیارەوەیکە ئێمە لێرە بینیمان کۆمەڵێک کاری تاوا نەکراوی لێە کۆمەڵێک کاری تیاکە ئێستا کاک زاهیر بەردەوام کاریان لەسەرگات. کاک زاهیر پێم خۆشە بزانم دوایین کارت چییە ئەم پەیکەرێکە ئێستا کاری لەسەرەکە یان سەرخاڵیشی لە ئێستاە؟ وەڵا کاک بەردان خۆی چەند پرۆژەیەک لە خەیاڵمانە لەگەڵ ماوەیەکە لەگەڵ برای بەڕێز هونەرمەند کاک فاروق عەبدوڕەحمان پرۆژەیەکمان هەیە گە بتوانین لە 1-2 ساڵی ئاینداوە چ پێشانگایکی هاوبەش بێت چ کۆمەڵی بەرهەمی هاوبەش بێ ئەوە پرۆژەیەکیان سەرخاڵی مۆنەمێنتێکین کە بۆ یەکەم جارە باسیەکەم ئەگەر ئیشەڵا بکرێت لە گوندی هەشەجێنێ بۆ دکتۆر مارۆڤ عومەرگوڵ پۆرترێتەکەی تەواو بووە وەکو پرۆژەی پێکرد سازان و بە دەست و پەنجەی کاک فاروقەوە پێوەی خەریک بووین و کراوە بە برۆنز بۆ بەڵێ ماڵی مۆنەمنتەکار بەنای ماڵی ڕووناچی بێ و لەسەر ئەرچی کاک عارف خۆی خودی خۆی ئەو کاراکرێ و ماوەیەکی شار پێمان خۆش و پۆرترێتێک بۆ سەرۆک مامجەلال بکەین کە بە مادەی مۆم ئێستا بڵێن لە قۆناغی ئیشتیاکردن یان سەرقاڵی ئەوەین و چەند کارێکی کەسوانەیە وەکو بەرنامەی کارکردن ئیتر بزانین کام لەم پرۆژانە لە کات وەختی خۆیان گونجاو بۆ ئەوی بتوانین هەنگاوی لەسەر بنین و ئیشی بۆ ئەەکەین. دەستەکان خۆش بە جەنابەت سەرخاڵی کاری خۆت بە من پێم خۆشە پرسیاری هێشێک لەو پەیکەرانەت لێ بکەم کە دەنگدانەوەی زۆری هەبوو لە کاتی خۆی ئەو پەیکەرێکە بۆ خات و دانیا و میتران دروستت کرد. بەڵێ بەڵێ کەی دروستت کرد لە شوێ دانراوە دواتر چی بەسەر پەیکەرەکە هات؟ بەڕاستی بیرۆکەی کارەکە بۆکو پێشنیاری بەڕێز مامجەلال بوو کاتی خۆی لە ساڵی 93 کە ئێمە خەریکی سەرخاڵی ئیشکردن و کارکردن بووین ئەو پێی باش بوو لەسەر هەڵوێستی جوانی ئەو خانمەکە زۆر تێکۆشا بۆ بەڵێن نێگلاکردنەوەی قەزەی گەورەی نەتەوەکەمان لە بەتایبەت لە ڕۆژە سەختەکانە و بە دیاریکراییش بەتایبەت لە چیمیا بارانی هەڵەبجەیە نازنای دایکی کوردی پێبەخشی بوو جارێک بانگی کردم تی پێم خۆشە بۆ خانمە ئەگەر بکرێت لە دەواازەی شاری هەڵەبجە پەیکەرێکی بۆ بکرێ و پەیکەرەکەمان بۆ کرد و هەر خۆشی هات بۆ ڕێوەڕسمی پەردەلادانەکەی وە زۆریشی بەدڵ بوو بەزاخی گرانم ئەیش بوو بە قوربانی شەڕی ناوخۆ تەقێنرایەوە و لە چی لێ هات ئەوەی تر بەڵام خۆشبەختانە جارێک کە شارەوانی هەڵەبجە سەر لە نوێ و کاری بۆ کردوەوە بەڵام کارەکە بەو دیزاین و شێوەیەک ئێمە کاتی خۆی کردومان بە شێوەیەکی کە بۆیان کردوێتەوە و وازانم هەر لە ناو شارەوانی هەڵەبجەیە لە بینایەکە بوو جارێکەکان خۆش بێ باسی هەڵەبجەت کرد پێم خۆشە لێو بچمە ئەو کاری کە لێ بۆ شەهید عومەری خاوەرت کرد ناڵەکانەیەکێک لەو کارە برۆنزە زۆر جوانانەی کە زۆر کارت لەسەر کردووە پەیکەرەکە ئێستا پێما بێ لە ناو چیرۆکی ئەو کارە چۆن وەکو یەکەم کاری برۆنزی تۆ؟ وەڵا چیرۆکەکەی ئەگەر باسکەم بەڕاستی ئێمە لە کوردستانە بەداخەوە کار ئەکرێ بەڵام مەتریالی باش بەکارنایە عیلاقەشی بە بودجەوەیە زیاتر وە فەهمی ئەوەش نییە کە مەسەلا بودجەیەکی باش بۆ پرۆژێکی باش تەرخان کرێ لە زیاتەوەی ساڵ هەزاران ساڵ بمێنێتەوە ئەم کارە لە ڕێگەی برای بەڕێزم دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی کە سەردانی کردم جارێک پێی خۆش بووە گەر پرۆژێ شتێکم هەبێت هاوکارم بێ بەڵام من باسی پەیکەرێکم کرد بۆ عومەری خاوەر ئەگەر بکرێ بە برۆنز ئەویش بە حکمی عیلاقی خۆی و چ بە هاوڕێتی چ بە مامۆستایی لە دکتۆر نووری مالیکی ئەو کاتە کە ئەو ئەندام پەرلەمان بوو دکتۆر نووری مالیکی سەرۆک وەزیران بوو نامەیەکی پێ نووسیم نامەکەم نار بەڕاستی پاش 3 ڕۆژ وەڵامیایەوە لە هەر شتێ بۆ عومەری خاوەر بکرێ ئێمە پێمان خۆش و خۆمان بە قەرزارباری میلەت و کوردووە بە تایبەت خەڵکی هەڵەبجە ئەزانین
و ئەوە لە سەرچیەوە بوو یەکێکە لەو کارانەی بەڕاستی خۆشم شانازی پێوەکەم کارێکی بڕۆنزی گەورە بوو تەمەنامە کرد بە دوای عمەری خاوەڕ قۆناغێکی بڕۆنزی لە کارکردن و ئیشکردن لە کوردستانە بێ بەڵام بەداخەوە نەبوو ئەو مەتریالانی کە بەکارێ بیر لەوە کرێتەوە هەمیشە کەمی تێچێ و هەم بە زوویش بکرێ کاوە بەڕاستی زەرری گەورەی لە وەسەت ئێمەیە بەداخەوەستەکانە خۆش بکە کێ زاهیر دیارە کاری پێکەرسازی کارێکی زۆر وردە ئەوەی کە من ئێستا لێرە ئەی بینم جەناب زۆر بە وردی کاری تیاکەی بەڵام بەداخەوە پێم خۆشە بزانم تۆ ئەو هەستە چۆنە کاتێک پێکەرێک ئەو هەموو مانگە کاری تیاکەی بە وردەکاری بەو شێوەیە بەڵام زۆرینەی پێکەرەکانت لە کوردستان یان لابراون یان بنەتە قوربانی شەڕی ناوخۆ یان وەکو خۆت وتت زۆربیان فیشێکیان بەرکەوتووە کاتێک پێکەرێکی خۆ دەبینی فیشێکی بەرکەوتووە یان لابراوە یان تەقێنراوەتەوە هەست چۆنە کاک بەرزەم پتێونەتێ ناخە دەهەژێنێ پێت ناخۆشە بەڵام حقیقەتێکی ئێستا من پەیکەرە لەوانەیە ئێمە ئەوەندە ساحای ببین تا لە ستۆدیۆکەمانایە بەڵام کاتچێتە سەر شەقام و شوێنە گشتەکانە بێ مڵکی گشتی ینی لەوە دەرەچێ ئێمە بە تەنها خاوەنی بین بەڕاستی کە بوو بە مڵکی گشتی زۆر ضرورە مەسەلا لەسەر ئەو کارانە هەوڵی جددی بدرێ بە نمونە مەسەلا لە ماوەی ڕابردووە پەیکەریەکی عەبدوڕەحمان پاشای بابان لە دەربەنی بازیان کاتی خۆی دروستمان کردبوو 4-5 جار هەوڵی شکانی درابوو ئاخر جار شکانیان و سووتانیان و من هەر بۆ خۆم چەند جارێ هەوڵم ماوە داوام کردووە هەر لە جێگری سەرۆگوەزیرانەوە تا هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی دەستی تیرۆر بسڕینەوە بام پەیکەرە بکەینەوە هیچ وەڵامێک نییە و حەزیشەکەم ئەمانە مەسەلا بکرێتەوە بۆ لەبەرەوەی زۆر جار ئەمانە کەیەن حەزارەتی تۆ مێژووی تۆ هەمووی ئەڕوخێنن ضرورە ئێمە مەسەلا تەحەدای ئەو واقعە بکەین تەحەدای وەزع ناشرینە بکەین وەسەر لە نێکاری بۆ بکەین و بەڕاستی بتەوێنێتێ ئازار بەخشە لە کاتێکا پەیکەرێکی ئەشێنرێ وەداخی گرانیشم هەندێک کەس کە لەوانەیە نەشیا بێ قسێ بکەم بەڵام لە بیرتەنجی خۆیان لە کاڵفاوی خۆیان زۆر جار تۆمەتیەوە خەنە پاڵیشمان دەڵێن لەوانەمانە خوان هۆکار من بۆ شکانی نازام خەڵک چۆن دەستێچێتە جگەرگۆشەی خۆی لە کاتێکا خۆی پەروەردەیکە و دەریشکە و لەم دوایە داعش خۆی ئەوانەی کە جیران شەبەکەی جیران اعتراف لەسەرەوەکەن کە ئەوانن ئەم کاریان کردو پەیکەرەکان تەقانوتە وشکانیان و نازان سووتانیان تیش لەو کارە زۆر جوانانێت تۆ پەیکەری خۆشەویستی کە لەناو پارچی ئازادی دانراوە دوای ماوەیەک پەیکەرەکە سووتێنرا بەڵام پێما بێمە خۆشحاڵانە دروستمان کردەوە ئەویش بەڕاستی زۆر سپاسی جوودی خاتوێرە برای مەحمەیەکەم کە و حەدەسەی بیزێکسەراتە سەرخات دیکاکە هەرچۆنێ بۆ دروستی کەرەوە بۆ ئەوی ئەو جێدەسی تیرۆر و سووتار نوشتە بە تەواتی بسڕینەوە و یەکێ بوو لەو کارانەی کە ئەتوانم بڵێم لە کات و زەمەنی ئەوە کە زۆر زوو هاتە سەرخەت بۆ هەر کارە ساتێ بۆ هەر ناخۆشیەک بۆ هەر شتێکە ڕووی بدایە هاوکاری نەک من بڵێم من لە سەدانەوەدی هونەرمەندانی کردووە لەم شارە و لە شارەکانی کەشە کە هەمیشە جێدەسی ئەویش دیارە بەسەر و کارانەوە دەستەکان خۆش بکە گزارکارەکانی تو تەنها لە سلێمانی نییە لە زۆربەی شارەکانی کوردستان تۆ کارت کردو یەکێک لەو کارە زۆر دیارانەت پەیکەری بن مەستەوفیە لە کاسەر قەڵای هەولێر دانرا بۆ کارە ساڵی چەند دروستان کرد بەداخەوە ئەوە لە گەرمەی شەڕی ناوخوا بوو دەستەی فراکەوتنی قەڵاکە و کاتە خاتوێرۆ سەرپەرشتیەکردن بۆ نۆژەنکردنەوەی خانۆکانی گرنا و قەڵاکە لە ڕوخان بپارێزرێ هەرو دەستێ پێشنیاریوان کرد پەیکەرێ بۆ ئیبن مستەوفی کرێ لە بەردەم خەڵایەدانرێ بەڵام پەیکەرەکە هەم جوانیش بوو هەم بووە ڕەمزێکی جوان بەڵام لەو ساڵانەیە خیرە ئەویشدا ژیرایتر سەبەبەکەی هەر شتێ بێ نازانم وتیان بەناوی نۆژەنکردنەوەی خەڵا برا لە پارچێک فڕێدرا و لە شوێنێکی نادیارە پەیکەرەکە نەشێنرا بەڵام بە شێوەیەکی خراپدانراوە و یعنی لەوانەیە نەبوونی باشت بێ گلۆکی ئێستا هەیە لەو شوێنە چووکە نابین دێ کاک زارپێن خۆش باسی یەکێکتر لە کارە جوانەکانی تۆ بکەم کە ئێستا لە شاری سلێمانی دانراوە پەیکەری دایک کە ئێستا لە ناو پارکی دایک دانراوە لە شەقامی پیرەمێرد دیارە و پارکە هەر خۆی بۆ خۆی چیرۆکێکی تراژیدی ئەم شارەیەکەوت خۆی بەندیخانێکی گەورە بۆ لە سەردەمی ڕژێن بۆ پارکە و دڵی زۆربەی دایکانی ئەم نیشتیمانی هەڵقرچان و سووتان ئەو بەندیخانەیە بۆ هەر بوو ناو ناونرا و تۆش پەیکەرێکی جوانت لەو شوێنە دروست کردووە چیرۆکی دروستکردنی پەیکەری دایک و دادانی لەوێ بەڵێ وڵا کاگە بەردەوامە لێشی باسە خودبانی ئەو پەیکەری دایکمان کردوێمە لە دوای پەیکەری ئازادی کە بەداخەوە بیرم باسیۆچکە مۆژ لابرا ئازادی ژنان کە لە 2023 کرا لە دوای ئەوە
بەڕاستی بەڕەحمەت بێ خات و ڕووناک ڕۆ ئەو باسی کردی خۆزگە شتێکیشمان بۆ دایک کردە ساڵانێکی زۆر مایە و بەسەری شیا دوایە و کۆچی دوای کرد بەڵام ئەو خۆزگە و حەزەی ئەو لە ناخی منار هەبوو و هەوڵماندا پەیکەرێکمان دروست کرد دوایی بەڕێز کاکدانای ئەحمەدی کە و کاتە پارێزگای سلێمانی بوو لێچێ لە بینین و دیدارەکانە باسیۆم کرد شتێکمان کردووە بۆ دایک وتی وەڵای ئەمە پارچێک سجنی سەرەوەمان ڕوخانووە حەزەکەین بیکەین بە پارچێ چۆنە بیکەین بە پارچی دایک وتم هەر پڕ بە پێسی خۆیەتی فکرەکە ئاوا دەمەجوو منی شەکەم کردبوو کاکداناش ئەوەی تێگا بوو حەزیەکرد بکرێ بە پارچێ بۆ ناوێگە گەڕان دیتر ناومە ناپارچی دایک ڕاستە فەرمووی چیرۆکی زۆر تراشی دای سەیری تیا بووە و ڕێکەوتێکی سەیری ئێمە دایکەمان بۆ کۆرپەلەیەوە کرد 2020مان یەکێک لەو ژنانەی کە لەسەر قەزەی سیاسی گیرا بوو هەر لەوێ مناڵی ئەبێ و هەر لەوێ سا مناڵەکەی لەدایکە بێ و یەکێکی کەس لەوانە خێزانی بەڕەحم دەبێت کاک بەکری حاجی سەفەر بوو ئەوە چیرۆکەشم بیست کە لە سژنە ئەویش مناڵێکی بووە و کەین بووە ئیتر ئەم چیرۆکانە و ئەم پەیکەرە ئاوایەکیان گرتەوە بەس زۆر بەداخەوە ئەو کۆمپانیای کە و پارکەی دروست کرد بێ ئیزن و پرسی ئەمە نزیکی مەترێ مەترونیەکی لە ئیشەکە خستۆتە ناوگڵەوە تەسیری لە نیسبە و تەناسوبی شەکەمان کردووە ومێ دەکەم لە داهاتوە ئەگەر دەسەڵاتی کارکردن چاچیکەی دەستەکان خۆش بکاک زیادیارە پێوا بە جەنابەت ساڵانێکی زۆرە لەم گەلەری کارەکەی ساڵ ئەم گەلەریەت هەیە کاک بەرزان ئەوێ ڕاستی بێ من لەگەڵ دوای ڕاپەڕین هەر لەگەڵ دروستبوونی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین بە ماوەیەکی زۆر کەم بە هەفتە دەڕۆژەکو چیرۆکی سەرەتاکەی میجێڕایەوە بەڵێ کەلەوە یەک بۆ ئێستا حسابەکەی 30 ساڵ زیاترە ئێمە بە پێی ڕۆژ و کات و بەرهەمی هوەری ستافی جیاجیا لێرە کاری کردووە بۆ زۆر کەس دەتوانم بڵێم لێرە هەم سوودی وەرگتووە هەم کاریشی کردووە لەگەڵمانە و خۆشببختانە ئەوەی کە کردوشمانە ئێمە بیرمان لەو چوارچەوە لۆکاڵی سلێمانی نەکردوێتەوە سنووری سلێمانیمان تێپەڕانەوە بۆ زوربەی شار و شارۆچکەکانی کوردستان کۆمەڵە بەرهەمان پێشکەش کردو دەستەکانە خۆش بێ وەکو دوایین پرسیارم لێرە بۆ تۆ دایان پەیکەرە دروست کردووە کە دانراوە لە شیان خۆت بەڵێ چ پەیکەرێک زۆر شانازی پێوەکەی ئێستشکەی بینی شانازیەکی کە و کارە هی تۆ دروست کرد ئەتوانم بڵم بەشی زۆری ئەوانەی کە چیرۆکێکی جوان یا چیرۆکێکی کاریگەر یا تراژیدایەکی گەوریان لە پشتە بە نمونە مناڵەکانی سەیسایەکە لە ڕێ قوتابخانە ڕێکبوونەوەی چێکە لەوانەی کە هەمیشە لە زاکیرە ماکاڵ نابێتەوە سید عومەری خاوەر و پەیکەری یەگرتن ئەو هەڵۆی کە لە دەباسان داماننا کە بەداخەوە پارچێ لە بەردەمیا کراوە کاریگەری زۆر نێگەتیفی دروست کردووە لەسەرەوەیشە نابیندێ کاک زایرێمە لەگەڵ جەنابەت بەردەوامە بین بێکەوەچین سەرێک لە باخی گشتی ئەین کە دیارە لەوێش کۆمەڵێک لە پەیکەرەکانی جەنابەت کۆمەڵێک چیرۆکی بیرەوەری تر باسەکەین فەرموو کاک زایرێمە ئێستا باخی گشتی کێشێک لە پارکە دیارەکانی شاری سلێمانی و دیارێکێک لە ڕاڕەوەکانی باخی گشتی بۆ ناسراوکە پێکەری کۆمەڵێک لە ئەسایەتی و شاعیرە دێنینەکانی کوردیتیان ئەم پرۆژەیە لە دە پەیکەری گەورە پێکات و جەنابەت بەڵێ ئەمە پێخۆشە باسی چیرۆک و بیرۆکەی دانانی ئەم پەیکەرانە بۆ بگەێنێرە ساڵی 98 بۆ 99 لەگەڵ خاڵێ خۆش و برای بەڕێز کاک شێرکۆ بێکەس ئەم پرۆژەیەمان باز کرد ئەو پێی باش و دەستگای سەردەم بە تەنها هەر خەریکی چاپ و چاپەبەنی و بڵاوکراوە نەبێ بیرۆکەکەەوە هات ئێمە لەناو باخی گشتیا بتوانین کۆمەڵێک کەسایەتی هەڵبژێرین و لە مەرحەلەی یەکەما دەپەیکەر بکەین و دوایش لە شوێنەکانی کە چەند کارێک بکەین ئیتر بەڕاستی بیرۆکەکە ئاوا گەڵاڵە بوو وا دروست بوو ئیتر ئەم ناوانە پێکەوە دانیشتین وەڵا لەگەڵ کاک شێرکۆ ئەم ناوانەمان بۆ مەرحەلەیەکەم پۆڵێن کرد بۆ مەرحەلەی دووەم ئەو باسی هەندێک لە کەسایەتەکانی کەی وەکو ژن و ئەوانەش کردکەوتی زەڕورەتیایە بێ بەڵامێمە خێنە قۆناغی دۆمیشکردنمان جا بەڕاستی ئەو مەرحەلەیە کە قۆناغیەکەم تەواو بوو بە ناشکوری نەبێ ئێمە هەمیشە قەیران و ناخۆشی و ئەوە ڕوەکاتە وڵات ئەو فترەیە وەزعەکان لە ڕووی مادی و ئەوانە باز نەبوو پێیوتم تیکاکە با فترێگە وەسین و دوایی دەست پێەکەینەوە ئیتر بەڕاستی پرۆژەکە لەمدا پەیکەرای وەساو
نەمانتوانی قۆناغەکانی کەی دووەم و سێم بێکەوە تەواوکەین. دەستەکانی خۆش بێ دیارەمە پێما بە 20 ساڵی بەسەرات تێپەڕێ بەڵێ وایە ئەم کارە پەیکەرەکان تا ڕادێک جوان ماونەوە بەڵام پێویستیان بە نۆژەنکردنەوەی بۆ وای ئێستا بەنیازن باخی گشتی نوێ بکەنەوە نۆژەنی بکەنەوە ئەو نۆژەنکردنەوەی پەیکەرەکانیش کاکێ بەرزان ئێمە تەمەناکەن بەڵێ وەڵا من ئەمە کە ڕەتی ڕاستە تەمەنی پەیکەرەکان 20 ساڵێکە بەڵام لە ماوەی ڕابردووە من مبادرەیەکی کەم کرد ویستم لەسەر ئەرچی خۆم کۆی ئەم نیشانە لەگەڵ مەسەلا دوای ئەزمموی 20 ساڵ سەر لە نوێ دروستی کەمەوە لەسەر ئەرچی خۆم بەڵام ئەمیست لایەنێکی پەیوەندیدار هەستێ بەوەی کاتێک کە من لەسەر ئەرچی خۆمەکەم بەس کولفەی برۆنزەکەی ئەم نیشانە بکەین بە برۆنز ئەم ستایلە بە شێوەیەکی جوانتر دروستکەمەوە و دەستکاری قاعدە و سەر لەبەری بکرێ کەەوە یەکێکە لە خەونەکانم چونکە ئەزمموی 20 ساڵ کارکردن و دوای ئۆتۆپتی ئەم پرۆژەیە سەر لە نوێ بیکەیتەوە من ئەمانم لە نۆژەنکردنەوە پێ باشتر بوو و تا ئێستاشی لەسەر بێت زۆر جارێم هەر لەسەر ئەرچی خۆمانەمانەمان نۆژان کردێتەوە ساڵ 2-3 ساڵ بەر لە ئێستا برای بەڕێز و خۆشەویستم کاکسۆران کە لە هەندەرانە ئەو جارێک هاتەوە هەر خۆی لای خۆی بڕی 500 دلارێکی تەرخان کرد وتی من بۆ خۆم پێم خۆشەمانە سەر لە نوێ بۆ ئاکرێوانە بکرێ لێرەوە حەزەکەم سپاسیکەم چکە جاری کەس باسم کردو تەمە ناکەم کە بتوانین لە ئایندە ئەگەر نۆژەنکردنەوەکە بگۆڕێ بێ بە برۆنز باشتر ئەگەر ناسە لە نێ بۆ ئاخرێ کۆی جەنابە دەڵێ و دەستەکانی خۆش بێ دیار ئێستش کارەکە هەر جوانە لەو ڕاڕەوانەی کە ڕاڕۆیەکی جارێ لە شاری وەڵام منیش خۆم خۆشحاڵم چکە بۆ بە بەشێک لە مێژووی شارەکە ساڵی ڕابردووە زاهر پێ خۆشە باس لە یەکێکتر لە ئەزمونونەکانی تۆ بکەم بەجیا لە بواری پەیکەرسازی دیارە جەنابەت لە دوای دروستکردنی گەلەری زاموا و هاوکاریکردنی ئەو گەلەری و گەلەری ئەربێ لە ئەوانە لە ساڵی 1970 تەلەڤیزیۆنی خاک دامەزرێەوە جەنابەت دیشێکی لەو کەسانی کە هەر لە سەرتاوە کە دامەزرانی تەلەڤیزیۆنی خاک بەشداربی و چەندین ساڵیش بەڕێوەبەری تەلەڤیزیۆنەکە بووی باسی بیرۆکەی سەرەتای دامەزرانی تەلەڤیزیۆنی خاک بۆ پێی جەنابەت بەشدار بووی لە تایەوە ئەزمموی خۆت لە بواری ڕاگەاندن بیرۆکەی دامەزرانی کەناڵی خاک کە هاتە پێشێ ئەتوانم بڵێم یەکەم کەس لەگەڵ من کە باسی کردیتر دوایی لەگەڵ کاگاکۆ غەریب بوو کاک دکتۆر شێرکۆ و کاک خەڵاتی عومەرعەلی ئەمین بوو دوای کاک خەڵاتیش کاک باسڵ حەمە غەریب هات ناوی شەکەوە ئێمە بۆردێ بووین بۆردەکە هێرۆخان خۆی سەرپەرشتیە کرد بیرۆکەی کارەکە ئاوا بوو و ئێمە و کاتە بەڕاستی ڕۆحەتی ئیشکردنمان ڕۆحێتی پێشمەرگانەی جاران و گیانمان تەرخان کە بوو نەکجیفان شەو ڕۆژمان بۆ نەبوو هەر لە کەناڵی خاکە گۆڤاری سی خورمە مەسەلا باس کرابوو هەر لەگەڵ ئەو سەردەماسی خورمە بەڵێ دەرچوو دوای فترەیە ڕادوێ و پێشەوەی سی خورمە و ڕادوێژین بێ پرۆژی پاراستنی دەستنووسەکانمان هەبوو لە زاموا هێنامانە ناو خاکەوە بەگشتی ئەو ساڵانەی ڕابردوو ئەتوانم بڵێم سەردەمی زێڕینی خاک بوو کۆمەڵێک کار و ئیشی باش کرا بە دەلیلی ئەوەی خاک زۆر دوو چوە ناو خەڵکیشەوە بوو بێچێ لەو کەناڵانەی کە هەم خۆشەویست بوو هەم بەرنمەکانیشی لە ئاسی تمۆحی خەڵکا بووە سەکۆیەکی ئازاد بوو ئەتوانم بڵێم تاکە کەناڵ بوو کە لەو سەردەمەیە خواست و ویستی خەڵکی ڕازگوانە گواستەوە و سەکۆیەکی زۆر ئازاد بوو و بێهی سڵەمینەوەیەک باز لە هەموو دیار دەدزیەوەکان نەکرا ئەوەی کە پەیوەندی بە ژیان و ژینگەی خەڵکەوە بواە پەیکەرسازێک کە ئیش پەیکەرسازیە چۆن خۆت دەبینیەوە وەکوی کە بەڕێوەری تەلەڤیزیۆنێک لێت ناشارمەوە من بەڕاستی حەزم کردووە بە هونەر بژیم بەڵام لە پاڵیا خۆشەویستی ئێرۆخان بێشتە مەلوخی ئەوە بوو کە ئێمە کۆمەڵی ها کارمان هەبوو لە بیدایەتەوە وەکو پرۆژەی بوژانەوەی سیرامیک و پرۆژەی پێکەرسازی و گەلەری زامە و کۆمەڵێ کار و سالاکی ئەو خۆی زۆر تەکلیفی کرد کە من مەسەلا بۆ خاچیش لەگەڵیا بمێنمەوە بە حکمی ئەو کارانی کە مزداقێتێکمان هەبوو لە ئیشکردنە و من بەڕاستی وەکو سەرەتاش پێم وت باشە بۆ 6 مانگ ساڵێ لەگەڵە دەبم و دوایەوە من دەچمەوە سەریشەکانی خۆم پێی باش بوو بیدات بەڵامی تر کە کەوتمە ناوی شەکەوە مەجای گەڕانەوەم نەبوو لە خاکیشوی هەر لە بواری پێکەرسازیش بەردەوام بوو بەڵێ بەڵام لێت ناشارمەوە سترێسێکی زۆر بوو ئێستاشی لەسەر بێ ئینسان کاک بەرزەن ناتوانێت پێکەرسازێکی باش بێ بەڕێبەرێکی باش بێ باوچێکی باش بێ هونەرمەندێکی باش ناکرێنی تۆ ئەبێ لە ژیانەیەک ئێستا ساڵ بژێری ئەم چەند ساڵی تەمەەن ماوەگەر توانم تەفەڕۆکەم بە تەنها بە هونەرەکە و کاری هونەری بکەم هەستەکەم هەم
ئەوەی لە خاکەوە فێربووم ئەو پاسخان و ئەو باگراوندا مێزوویە و ئەوەی کە لە ڕێی بەرنمەکانەوە بوو بە پاسخانێکی معریفی زۆر باش و زۆر چاک بوو بتوانم بە زمانی بەرزی هونەرجارێک کە کۆمەڵێ ئیش و کۆمەڵە کاری کە بکەم ئەو پەڕی خۆشحاڵیە بۆ بۆ هیواین کاک زاهیر دەستەکان خۆش بێ من وێنەیەکم پێ کاک زاهیر شاعیری مەزن شێرکۆ بێ کەسە لەم ڕاڕەوە لەم شوێنە شعر خوێنێتەوە ئەوە کێ ئەمە کاتی پەردەلادانە لەسەر پەیکەرەکان کاک شێرکۆ کۆمەڵە کەسایەتی داوت کردبوو بۆ ئەو ڕۆژە خۆشی وەک پەخشانە شعرێک شتێکی جوانی پێشکەش کرد داخی گرانم منەوە کۆرسیفەکەش نەماوە معنی پەخشانە شێر و شتەکە بەڵامی تر لە شاعیران و لە کەسایەتەکانی ئەم شارەی بان کردبوو هەرێکە پەردەی لەسەر پەیکەرێک لادا ئەوە هی ئەو ڕۆژێ و ڕۆژێکی پڕ لە جوانی و پڕ لە یادگاریە دەستەکانە خۆش بێ و ڕۆحی شاعری مەزن شێرکۆ بێ کەسە شاد بێ پێم خۆشە لە کۆتای ئەم بەرنامەیە کاک زاهیر کۆمەڵک پرسای تایبەتی لەسەر ژیانی خۆت لێ بکەم تۆ ساڵی چەند هاوسەگیریت کردووە لەگەڵ کردووە لەگەڵ تاڤان کەمال کە ئەوی شەر پەیکەرساز بوو لە پرۆسی پەیکەرسازان یەکترمان ناسی وەک سەرەتا ئیتر لە نەوسێ بە دواوەمە ژیانی هاوسەرەتیمان پێکەوەنا دوو کوڕم هەیە زاما و زیینۆ کچێکیشم هەیە زوین ئیتر تا ئەم کاتە لەخوا بەزیابێ خێزانێکی بەختەوەردی و یەکێ لەو شتانی کە مای سەرکەوتنە ئینسان کە لەگەڵ هەر کەسێکا بێ بە هاوژینی لە کار و پیشەی هاوسەرەکەی خۆی تێبگا سەرکەوتنی گەورە بەدەزێنێ لە بەرەوەی خۆشی لە بواری پەیکەرا کاری کرد بوو لەم کارانە ئەوەی کە پێی بڵێن هاوکاری ڕۆحی بە دەرەجەیەکەی ئەوە زۆرم پێخۆشە تێگا کە من بەچیۆ هیلاکم حەجمی ماندووبوونەکە تێگا ینی کارڕۆمەوە هیلاکترم ناکامە زۆر میمە بۆ من کە بۆ هەموو پیاەک لا پیشەیەکە بێ و بەڕاستی نهێنی سەرکەوتنی حیاتی زەوجی زۆری پەیوەندی بەوەیە هەر کەسێک لە ژیانی خۆی خێزانەکەی خۆشی بێ بەختەوەرە بێ مەرجە پیاوەکە زۆری خۆش بەس ژنەکە خۆشیویست بەڕاستی تیا سەرکەوتووە بێ الحەمدولیلا نەبێتە جۆرێک لە مبالغە من گرێوی ژیانی خۆم بەوە بردوێتەوە و تا ئەندازەیەکی زۆریش پێی بەختەوەرە لەگەڵ ئێوەیە زۆر مادوومان کردی نا بە پێچوانەوە من ئێوەم زۆر مادوو کرد دەستان خۆش بەهیوای سەرکەوتن کاری جوانتر لە داهاتوو زۆر سپاس بۆ جەنابەت خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەتان